بەیانی باش قوربان. بەیانی باش کاک ئەحمەد بەخێر بێ فەرموو. زۆر سوپاس وەڵاهی ئیشێکم هەیە لە کاتە زۆر ناگرم. ئەمرکە 20 دانە ساڵە خۆ دەزانی من مۆزەفێکی چالاکم لێرە. هەستەکەم غەدرم لێ کراوە هەر لە شوێنی خۆم. بێگومان تۆ کەسێکی زۆر بەڕێزی لە دایرەکەمانە و تۆ زۆر کەسێکی ئیشکەری. ئەمرکە چیت پێویستە بۆ بکەم؟ وەڵاهی 20 دانە ساڵ لەو شوێنە حەزەکەم تۆزێک بەرزم بکەیتەوە شوێنەکەم بگۆڕیت بە مەدیرێ بە شتێک. کاک ئەحمەد جان خۆ دەزانی تا ئێستا شوێنی بەتاڵمان نەبووە ئێنا خۆ بەستەر چاوم. حالیان هەیە. کوا لەکوێ؟ ئەی هەفتەی پێشوو مدیری علاقات ئەمری خوای نەکرد شوێنەکەی چۆڵە. کوێ ڕەحمەت لە باوە هێشتا کفنەکەی زەرد نەبووە چی بخەمە چێکای؟ هەر زەردە بێ بێ قەزابی ئەم هەموو ئیسفادەیە بۆ تۆ هۆ بە ئیسفادەیەکە بۆ من هەبێ. عادی باسی گەمزان ئیسفادەی چی بۆ من بووە؟ عادی پێم بڵێ. من خوشکی خۆم ناویتێ؟ وەڵا خۆ ڕاستی شەکەی باشە بەسەر چاو. تۆ کەسێکی بەڕێزی دامێ کاک ئەحمەد جان بەسەر چاو ئەجە تەلەفۆن بۆ وەزارەتەکەم باشە قوربان؟ دەدەی. چۆنی قوربان؟ باشی؟ ئەحواڵت چۆنە؟ هەموو لای باشن؟ زۆر سپاس قوربان. قوربان جان وەڵاهی تەکلیفێکیمان هەیە کە نازانم چۆنی بکەین بزە زەحمەت. وەڵا سپاس دەکەم. وەڵاهی قوربان جێگایەکی فەراغمان هەیە جا پێویستیمان بە مدیرێک هەیە مدیری علاقات. مدیری علاقات. جەناب دەزانی ئەو شوێنەمان شاغیرە جا کوڕێکی ژمبرام هەیە زۆر دڵسۆزی دایرەکەمانە کوڕێکی زۆر ڕێک و پێکە حەزمە کرد ئەومان دانایە جاناز ئەمری جەنابێ تەمەنی چەنە؟ 50 ساڵ و 6 مانگ. قوربان 50 ساڵە. نابێ 45. وەڵای قوربان جا بەش حەزەکەن گەنجەکەمان بێتە پێشەوانێ و ئیشیان دەستکەوێ. باشە قوربان جان دەست خۆش بێ زۆر سپاس قوربان. خواحافیزە بێ. ئەڵێ چی؟ ئەڵێن بێشانسیت تۆڵینە ئەڵێ ئەبێ 45 ساڵ بێ 50 نابێ. بەسیتە ئیکەم بە 45 ساڵ. چۆن؟ ئەوە ئیشی خۆ من خەڵکی زۆرە ناسم. ئەخە تێم بگەێنە بزانم. ئەیسە تۆ 70 ساڵ نیت؟ کوێنە وەڵا 70 ساڵێکی گوایجا پێوە پیرم مەکە کاکە. وەڵا حەزەکەی پێیەکەم بە 25 ساڵ بوو. ئادەی بزانم ئادەزانم چۆنی. تو هەقەتیە بەخوا من برادرم هەیە بەخوا مەنەعەتی بووکا بە کەڵەشێ. ئادەی بزانم دەی. بەس ئەزانی چۆن ئەم دوو سێ ڕۆژە تا تەمانەکەم بچووکەکەمەوە نەهێڵی ئەو شوێنە بگیرێ ئەمە. باشەوە ناڕە شوێنەکە بگیرە ئەو شوێنە بۆ تۆ. باشە؟ دەمنە ڕۆم. چاک ناخۆی؟ وەرە چایەکی ئەچم تەمەنەکەم بچووکەکەم. ڕەدێ خواحافیز. ئەمریکا کاک ئەحمەد جان. ئەڵێم کاک دامێ باشە تۆ شوێن نەماوە ئێرە نەبێ ئەو قەڵپی نێرگەلە و دوو قەوشتە خۆ خەریکە دیار نامێنێ بێ ژێرنووسە بۆ خۆمە نامی قیمە حامیە. نەبەخوا کاک ئەحمەد جان ئێرە بۆم باشترە. ئەی نووسنگەکە باشتر نەبوو؟ نە بە قوربان باسی نووسنگە مەکە ئەی لەبەر شەریکەکەم. بۆ لە بینی ئێوەشە ئەمە هەیە؟ دەردی خۆت دەڵی در دەمێک هۆشتانایە. ئای لە کووردە بووەرە وەڵڵاهی. ئەڵێم کاک دامێ گیان با من لە کاتی تۆر زۆر نەگرم. بەڕاستی مەوزوعێکم هەیە ئەمەوێت تۆ بۆم جێبەجێ بکەیت. تەمەنم ئێستا 50 ساڵە ئەمێ بۆم کەی بە 45 ساڵ. ئەی بەسەر چا زۆر بەسیتە لای من شتێ بە پارە بێ زۆر ئاسانە لای من. پارە دەی باوکم شەرەف و حیسیەت و غیرەتم نەبێ بڕۆ هەتا 150,000 بۆی بڕۆ. چەند؟ 150,000. بۆ کاک ئەحمەد جان تۆ گران شەف داگری 150 باوەڕ و قەناعەتێ بێ بۆ تۆ زەین پارەی بۆ منە؟ ئەو مۆزوعی کە تۆ باسیەکەی سەر و ملیۆنی تێچێت. والله سەر و ملیۆن زۆرە بە من نادرێت بەس من ئەتوانی یەک شتیکەم بۆ بکەی. ئادەی هەی گوێزانێ بێنە ئاوا تۆزێ بیکڕێنە و ڕقەمەکەم بۆ چاکە و بە گوێزان. بەڵێ بۆ کاک ئەحمەد تۆ هاتی پشت چاکەی؟ ئەی تووزان ماخە زۆرە ئەوە. ئەی بۆ کاک ئەحمەد تۆ وازانی ئیشانە بە گوێزان نەکرێ بۆ تو وازانی ئەو پارەیە بۆ خۆمە 200,000 ڕێوە بۆ ئەم مۆروشتە 200 ڕوا بۆ فڵان کەس 300 ڕوا بۆ ئیمزایەک تێگەی 50,000 ڕوا بۆ پولێ بۆ وەڵڵا هیچی بۆ خۆم نییە. فکرێکم بۆ هات. ئادی بزانم. ئاها چاوە لێیە؟ بۆ بە تەزویر بۆم ناکەیت. بە تەزویر. ئەحمەد جان من خۆم دوێنێ قەزەکەم تەواو بۆ لەسەراوانە کەش بووم. جا دوای ئەوە تۆ دوای دەستەکەمان کەش بێ حاو ناموسمانە چێ بە قورعان چە سێری تۆکەم بە یەک شەق احترافەکەی. ئەوە بێویژدانیە ئەوە بێئینسافیە من بە یەک شەق احتراف بکەم ئەشەم بیللا لەوانەیە لە سێ هەموو چوارەما خۆم بۆ نەگیرێ ئەو کاتاڵم نامێق بۆی کرد. ڕەحمەت لە باوکم بە قورعان پێنجەم سەری منە جا لەبەرەوە ئەو ناکرێت. ئێستا بە چەند بۆ مەکەی؟ کاک ئەحمەد جان ئاخر قسە ملیۆن و نیوە. باش ئێستا چی بکەم؟ کاکە گیان یەکەم شت ئەچیت سکاڵا لە باوک دەکەی. بەڵێ سکاڵا لە باوکە بکەی. کۆرە بابە بۆ خاتی خوا 50 ساڵە و پیاوە من بەخێوە کات
ئێستا بچم شکاتی لێ بکەم بڵێم باوکم دزی کردووە هەموو تۆ دزی کردووە. ئەی بڵێم باوکم پیاوی کوشتووە کاکە جان ئەوەشم نەوتووە من. ئەی بڵێم چی ئەچی سکاڵاکەڵی کاکە من ئێمە دوو براین براکەی ترم 5 ساڵ لە خۆم گەورەترە بەڵام باوکم بێک تەمەن نووسینی ئەو 50 مەچل پێنجم. ئێستا من چی بکەم کاکە حمۆژان ئێستا هیچ ناوەسی ڕێگەشتە لای باوکە. تۆزێک کەسکێت کە ئیشم پێکە چی بکەم تۆزێ کەزی کە با دوو قسە بکەین لەجەوە کە ئەم گۆرانیانە لێم زکریاتی کۆن هەر هەموویەتەوە مێشکم کوڕم تێگەیشتی ئەو بڕنەوەی یەتە بە چاوم زکریاتم زۆر هەیە لەگەڵیا ڕۆژی وا هەبوو 5 کەروێشکم ڕاو کردووە وەڵاهی باوکە بۆ مۆزۆی ئەو 5 کەروێشکەی ئەوسا داوای لێبوورنەکەم من دەمێکە لەم شایدەوە هەر حەزم کرد اعترافە لا بکەم هەر لەبەر دڵی تۆ بوو بۆی دڵە خۆش بێژینە ئەچوومە بازار زوو 5 کەروێشکی نەخۆش مەقی لەبەردەم تا بە دزێ و بەڕامە کرد بۆی تۆ بیان کوژی دڵی پێی خۆش بێژینە ئەو شاخی ئێمە چی لێ وەس قۆڕی لێ بوو والحاصل باوکە من بۆ نەهاتوم مۆزوعێکی ئەمەوێت تێ بگەێنم بەس نازانم چۆن پێ بڵێ چییە کوڕم شتێکی و تۆ نییە باوکە بەزەوەی بێ شکاتە لێ بکەم چی شکات شکال لە منەکەی کوڕم ئاحەتۆ هەراوە گەورە بووی کوڕم ئەکردومی بۆ پیاوە ئێستا چی شکاتم لێ یەکەی ها ئەسان چۆن باوکە خۆش شکاتەکە ئەوە نەم گەورە نییە شتێکی ڕۆتی نییە کوڕم شکات هەر شکاتە گەورە بێ بچووک بێ هەر شکاتە ئەزان چۆن باوکە تۆ شتەکە گەورە مەکە شتێکی شکاتێکی بەسیتە هەر ئەوەنەی کە ئەزان چۆن بە حەقەت پێ بڵێم وعدی مەنسەبێکی گەورەیان ناومە تێجا تەمەنەکەم 50 ئەڵێ ئەبێت 45 بێت ئێ من چی بکەم منجا ئاها باوکە ئەو بەمە مەرکەز تێگەی ئەڵم حەیف ئەو باوکەم بەغەڵەت موایدەکەم نی نووسیوە دوو براین هەردووکمانی بە یەک ڕقم نووسیوەر ئەوە نەوە کورە کوڕم درۆ بۆکەی درۆزن دوژمنی خۆیان من چۆن شتی واکەم قەدەوە قوبوڵ ناکەم بەم تەمەنەوە دوای چەندین ساڵ بێمە مەرکەز و لێ بەم گرێن ئەرێ باوکە بۆ ترسی خۆڕەمین ناکەن خۆ عیدامن ناکەن باوکە جا من تەموحم هەیە مەرکەزێک هەیە شوێنێکی باش هەیە مدیریە ڕەجال لێکم ئەم تەموحەم لە چاڵ منێ باوکە ژیان تەمەنەکەم تۆ زێگەوری بۆم بچووکەرەوەی چیکە ئاوە ئەیدە باشە دێ قەی ناکەی باوکەی من بەس دوم هەی بەخوا خوا لە منێ نەستەنگ ینی سعات حەوت پێم بدواتە ئێ بۆ حەوت کوڕم با هەشت بیا ئەخ بەزوو مەعامەلەکە بەڕێکەی وەنیە ئەیدە باشە دەزیایی کە زۆر خۆشە و گۆرانیە کاک نامێت جان ئەڵێم پێقیدا بیرە چی قسەکە ئەڵێم تۆ بڵێ بکرێ ئەکرێ کاکە ئەکرێ برا جوانەکە ئەی کاکە دەدەشەی وا بوو خاکی بیەکەمە کاکسەوە کاکسە بەڵێ فەرم کاتەوە باش سرچاو وتمەوە ئیشەی بە چی بەسەر کامیشە کاک وڵا ئەوەی کاکە حموو کە 50 مامۆ کرد بە چل بێنج چییە کەمەری پانتۆڵە چییە کاک سامانجان باسی کەمەری پانتۆڵ ناکەم باسی تەمەنەکەی ئەوە کرد ئەرە وڵاهی با بزانم ئەڵڵا خۆتان لەبەردەست مابوو باک دەقا زۆر باشە ئەوراق مەراقی هەمووی تەواوە بەڵام ئەو 15 ڕۆژی پێچێ بۆ برا بۆ 15 ڕۆژ آخر 15 ڕۆژ کاکە دە توێش دەخۆچی لەگەڵ ئەوە 15 ڕۆژ کاکە هێواش براکەم ێوە کاک سامان ناکرێت تۆزی دەست و برکەی عەزت نەبێ کاکە گیانەوە ئیشی قانونی و یاسای 15 ڕۆژی پێچێ تە کەیفی خۆتانە باشە کاک سامانجان معقولة معقولة ورسل بيانج لێرە دادگایرە محکەمەیە کاکە عیبە نابێ ئاوا بکەیت آخر 15 ڕۆژ باشە کاک منە هەمیشە قسەم بۆ کردی 15 ڕۆژ دوانزەکەی بۆ من دانم پێم نەتی بەسێ بۆ تاواگەم ئەمە قسەیە تەواو چلو پێنج ساڵ تەرەرەرا ئەی ئافەریم ئەمە تو چۆ دەبرێت ئادێ بزانم ئافەریم وەڵڵا تەواوە ئیشی خۆمە ئەیستا میش تەلەفۆنەکەم بۆ وەزارەت دەدەی بەسەرچ چۆنە قوربان باشی شکور قوربان جان ئەوە تەمەنێکی 45 ساڵیتان بۆ ئەنێرین بۆ جێگای مدیری علاقات بۆ جێگای علاقات گومان پڕکەنەوە باشە قوربان چی؟
چۆن؟ ئەخ وەڵا قوربان جا ئەو پیاوە دەمێکە وعدمان پیاوە بۆی داینن. ئەها باشە گیانە باشە داوای لێبوون نەکەین لێ خوا حافیزە بێ. ئەڵێ چی؟ وەڵا هیچی پێ بڵێم ئەڵێ لە وەزارەت توانێ ئەمرمان بۆ زەلامێکی کە دەرکردووە و سبەی نەگاتە لاتە. خاتی خوا چێنن کاکەم نەزانین لەکەوێ خەریکی و مەعامەلێن بەخوا 1,500,000 تێچووە. ڕاستەکەی کاک ئەحمەدجان بخوا خۆ بەدەست من نییە چی بکەم ئەو وەزارەتەوە لە سەروی ئێمەوەیە دەسەڵات نییە. نا وەزارەتە چیە تۆ ئاخر زاوامی تۆ مدیر عامێکی چۆن داخەتە شوێنەکەم بۆ بدۆزەرەوە کاکەی جان من چی بکەم ئێستا؟ کاکە جان بڕۆری جێگاکەی خۆ جێگای خۆت عیبی چییە برەی باوکم؟ عیلاجەکەم کە وەڵای من ئاوایی ناتوانم ئاوایی ناژی من. ئەحمەدجان ئەو وەزارەتە کتابیان کردووە ئەڵێ خەڵک خۆمان خەڵگەنێرین من چی بکەم؟ دەستە بڕە جێگای خۆ دەی. ئەخ چۆنە بێ بمنێتەوە شوێنی خۆم من حەزەکەم پلەم بەرز بێتەوانێت زای من لەکەوە خەریکی وەزعم. ئێستا من چی لێکەم؟ ناگرێتەوە؟ دەورە دڵە خۆش بێ مدیر عامەکە و ئاوا زاواتە و وەڵای لەوە خوشکەم شکاتی لێکەم من چی بۆ نەکردم داکو ئێستا. کاکە بەسە بیبڕێرەوە هەستە بڕۆ جای خۆ دەی. وای لێ هاتۆ زەم بکەیتە دەرە بۆ ژووری خۆم ها ئای کە بێبەختم ئای کە بێ شانسم. بەسە کاکە بەسە بیبڕێرەوە هەستە بڕۆ جای خۆ دەی. ئەو بەخت و ناوچەوانەکەی منە ئەوە شانسەکەی منە ئاخ ئەمە ناماو ناماو. هەسە کاکە هەستە بڕۆ ئەو دوو بە قاتی خوا هاوار مەکە لێرە. خەت لە دنیادا نەبوو بێجگە لە ناخۆشی بەژێم. کۆرە بیبڕێرەوە بۆ خاتری خوا بیبڕێرەوە کاکە. ئەی خودا چەند بێبەخت و چەند چارە ڕەشم ئەماو نەماو نەمان. بۆستە بۆستە ئەمە نەمان. بۆستە وەرەقەیەکی ئیفادم بۆ هاتووە شتێکی زۆر نایابە. پارێتیایە؟ بە دفتەرتیایەتی بە ئارەزووی دڵی خۆت. ئەی دەدەی. ئیستا تەلەفۆنەکەم بۆ وەزارەت و تیانەگەێنم باشە؟ دەی. مەرحەبا قوربان باشە شکر بەڕێزمەوە برادێرێکمان هەیە بۆ ئیفادەکە تکایە خەنە ناو قایمەکەوانێ و ئەومان بۆ بنێرن. چۆن؟ تەمەن؟ 50 ساڵ قوربان. وەرە با بە 50 نەمکرد بە 45 وەرە 45. 45 ساڵ. 50 ساڵی؟ باشە قوربان باشە زۆر سپاس. ئەڵێ چی؟ وەڵڵاهی تۆ ئەوەنە ناوچەوانە ڕەشە حەچی ئەەکەم شتێک نایە دەسەوە ماڵێ بەخۆڕ نەگیرێ 50 ساڵیانێ. مشکلە نییە حەلیەکەن. چۆن؟ تۆ بمەرەوە هەوێکەم. وەڵڵاهی نازانم ئەخە چۆنەکرێت کاک؟ زانی چۆن؟ تازە کردم بە چلی بێت معقول ئێستا بچمەوە بیکەمەوە 50 بەس تۆ ئەگەر یارمەتیم بێ مەمنون دەبم ئەم 2-3 ڕۆژە کەس نەنێری بۆ ئیفادە تا ئەمە ئەەکەمەوە بە 50 خەمن نەبێ ئەمە کتابەکە ئێستا خەمە ژێرەوانێ و تەواو. دەمن ئەڕۆم. چای ناخۆی؟ لە چایکی ئەسم خۆم گەورە ئەەکەمەوە. دەبڕۆ دەی دەبزە خوا بە قوربانی بەشێگم. بەخوا زۆر مەشغوڵم ئەو هەموو مەلەفی خەڵک ئیشی خەڵک سەرم تاو خاڵە. منیش لە کاتە زۆر ناگرم ئەوەی ڕاستیبی هاتووم بۆم گەورەکەی. بۆ گەورەکە بەڵێ تو زەحمە نەبێ ئاوەسیت وەڵای با قیاسەکە بگرم. ئەی نازم کاک ئەحمەد تۆم بە خەتێ گەیشتی دەمێ بۆم چووکەرەوە دەمێ بۆم گەورەکە ناکرێت کاکەمە. آخر کاکە نامریشان تۆ نازانێ منی مشکلی خۆم هەیە منیش تەموعی خۆم هەیە بگەم بە ئامانجی خۆم تۆ ئەڵێن مەحامێکی زۆر زیرەکی تۆ پارەی خۆ وەرگی تۆ قەچێ بەسەرەوە. ئێ کاک ئەحمەدجان بەسەر هەردوو چاوم خۆم بۆ تەکەم ناڵم نایکەم بەس کاکە وا بڕۆ بە قورئان دوو ڕۆژگی چی پێ نامێنم یا تۆ 150 ماکرێ منە مودەقی بۆ قارسکەم. ڕۆحەکەم کاکە نامێکجان ئەوە مشکلەی خۆمە. ئێستا وەکو جاری پێشوو ملیۆنیەکە دەیەوە بۆم کەوت نانە کاک ئەحمەدجان مایان گەورەکردنە بەخوا دوونی دێچێت. ئارێ بابە تۆ کەوا سەڵتە هەڵە جێڕیتەوە. کاکە بۆ منیش قورسە بۆ منیش قورسە. وەلحاڵ مشکلە نییە چی بکەم ئێستا؟ ئێستا عینەن شت وەکو پێشست کاڵە باوکتەکەیت. کورە بۆ خاتی خوا بۆ خاتی پێغەمبەر جاری پێشوو ئابڕووی بردم لە ناو کەسوکایە لە ڕووم ناهاو دەرکەوم. دەبەخوا کاک ئەحمەدجان سکاڵان نەکەیت تۆ لە باوکت ئیشەکە ناڕۆ. چار نییە چی بکەم ئێستا من چی بکەم؟ ڕێک بۆ لای باوکت. یا الله ئەحە خێرم جارە. وەڵی باوکە گیان خەجاڵەتیشم ئەبێ ئەم جارە شکاتێکی لێ بکەم بوو. جا کوڕم تۆ کەرە زانی ئاوایە بۆ نەچم لە مەخفەرێکی شورتە بکەوم تا هەمووی شەکانی تۆ تەواو بێ بامە سەجن کردێم لێ. خدە باوکە دەوان نیێشتەکە تۆ بۆ قورسیەکەیت؟ ئەی چی شتەکە؟ ئەزانین چۆن ئەم جارە وعدی ئیفادێکی یابان هەیە مدیر وعدی پیاوم بەس تەمەنەکەم شبول ناکاڵێ تەمەنەکەم مناڵە بێ 5 ساڵی بخەیتە سەر. ئێ چی وە بکەم ئەم جاریان؟ ئەها نەبوو جاری پێشوو
50 بۆ کردم بە 45 ئێ ئەم جاریان 45 بۆم کە بەرەوە بە 50 یعنی بۆم گەورەکە بەخوا حتۆ من شێ دەکەی باشە حکم لی لام جارش لەگەڵ تایان باشە با قوربانی باوکی خۆم بم سبەینە سعات 5 بە دواتە ئێ بۆ 5 کوڕم بۆ 5 ئاخرە زین چۆن سعات 5 حەمامەکەکەین دوایین سەر و پێکەشە خۆین وردەوردە بە هەوای شانەتیم بۆ مەرکەز شکاتەکەش لێ یەکەم جواب نایەتەوە چی بکەم جواب نایەتەوە چی بکەم هەل چی ئەی هاوار هەر کۆبوونەوە نەبڕایەوە ئەم وڵاتە هەمووی لە کۆبوونەوەیە دوو ڕۆژیکە جوازەکانە بێت تەسلیم کرێ من چی بکەم ئێستا ها حل هەر ئەوەی دوای دوام بچم بۆ ماڵەوە بۆ لای جواب باتەوە جواب نایەتەوە حل هەر ئەوەی بچم بۆ ماڵەوە بۆ لای دەبام تەلەفۆنەکەم جارێ ئەک دەقە ئەرێ لە دایرە کۆبوون و لێرەش تەلەفۆن بە قورعان زەرورە با عەزیزم تخوا لای بە زەرورە ئەمە زەرورترە ئەها کردمەوە بە 50 ساڵ ئەی ئافەری کورە وەڵڵاهی تۆ ئەوەش تۆ شێری شێر ئەوەش کردووە ئەی چۆن دەست خۆش دانیشە زانم پێخۆشە ئەو کا خۆشکم تا بازار چوو ئیشێکی بازاڕی هەبوو ئاها دێ بە خۆشی بێت ئەها هەموو شتێک حازرە ئێتە بزانم چیم بۆکەی زۆر باشە خەمن نەوێ ئێستامیش تەلەفۆنەکەم بۆ وەزارەت و قسەیان لەگەڵاکەم دەدەی کەلەمەکە لێم پێشی بڵێ جوازەکەی تازەیە باش بیر نەچم لە 50 ساڵیشە ئەم کاتە باش قوربان گیان باشی شکر ئەو نوێنەرێک داواتان کردهبوو هەموو شوردەکانی تیا مەوجودە تەمەنیشی 50 ساڵە ئۆکەیە چۆن قوربان نەبابە چی نەبا چۆن چی بووە کەی ئاخە پێی بڵ جوازەکەشی تازەیە هەموو شتێکی حازرە نەبابە بڵێ شەرتەکان تایە مەوجودە هەمووی 50 ساڵیشمە چییە باشە باشە قڕم باشە زۆر سپاس عەزیێتمان ناوی چی بوو هەتی ئەڵێم ناوچوانەکە و سیانزەیە ئەویش فدیانی چی بۆ خاتی خوا تێ بڵێم چیترەوە جەلامێکیان داناوە لە باتی تۆ کورە بابە من پارێت نیام گۆڕ و کردوم بە یەنی یابانی وەڵڵا دایناوە دخواوا مەڵێ دایناوە بڵم چی بەدەست منە ئەخە دەوامەکە چی وان چی دەکە تەواو کرا ڕۆی مەکە دایکە دیارە و ئەبڕم چوو هەی لە بەرە خاتری باڵەکە دوخواچیم لێگەی زەمنها هەتی تۆ ئێستا ساق و سەلیم بێ بۆ لێ هاو شەڵڵا بە شەڵڵای خوا ئەو خوشکی خۆم نایە بە مدیر ئامێ بمایە بە پەرمێز چی یەک باشتر بوو چونکە تۆ توورێکی قوڕاوی نایەنی دانیشە بابە دانیشە بۆ کوێ چی دانیشم ئاخر معقولە شوێنێکی بەتاڵ نەبێ بۆ من ها بابا هەیە بە قوربان بۆ نییە ئەمڕۆ لە کۆبوونەوەیە جەماعە دانیشت بوون داوایان کردووە جێگرێک دانێن بۆ من دەدەی جاوەرە بەیەکەوە بین تو مدیر عام من جێگرت بە شەرفم بەڕاست و چە بەخۆین ئایکە نایخۆی ئەتو داوای ئافرەت دەکەن ئافرەت بەسیتە چۆن کورە من بتوانم 50 بکەم بە 45 بکەمەوە بە 50 ناتوانم خۆم بکەم بە ئافرەت کورەوە ئافرەت چۆ خۆ دەکەی بە ئافرەت ئەڵم توخوا تۆ یەک دەقە تۆ تۆزێ لە من زیرەکتریت ئەڵێم ئەگە سوودفە خۆم بکەم بە ئافرەت بە مەزەنەی تۆ چەنی تێچێ های ئەمر کوردبی بە خاتری قورئان ڕوڕەش چۆ خۆ دەکەی بە ئافرەت